وەکو یەکێتی نیشتمانی کوردستان سەرەڕایەوەی کە هەڵبژاردن و وەزعێکی تایبەتی ناوخۆی خۆمان هەبووە دەمانوێت دڵنیای بکەینەوە ئێمە درێژە پێدەری خەباتی ئەوانین ئەو ئەمانەتی ئەوان بە ئێمەیان پاراستیە دڵنیا بن وەکو بیلبیلەی چاو دەیپارێزین. کەم و کوڕیمان هەیە، ئێمە داوا لێبوردن دەکەین لە کەم و کوڕەکانمان، ناتوانیندان دەست سەر برینەکانمان دانەنێن، بەڵام دەمانەوێت شەهیدەکانمان تێکۆشەرەکانمان کە زووکاری شەهیدەکانمان دڵنیاکەینەوە ئێمە لە یەکێتی نیشتمانی کوردستان درێغی ناکەین و چارەسەری ئەو کەم و کوڕیانەی کە هەندێکیان ماونەتەوە بۆ ئێمە چارەسەر دەکەین و ئەوەی کە پێویست بێت بۆ ئیستا بۆ داهاتوو بە بەرنامە و بە ڕکوپێکی بتوانین هەمومان جێبەجێ بکەین دیسانەوە چۆن ئەو دەبەرە دۆڵی بالیسان ڕۆژگارێک لە ڕۆژەکان کە ڕژێمێکی گەورەی وەکو بەحسی هێنا بۆ هەژان دیسان یەکێتیەکەمان بکەینەوە ئەو شوورا و پۆڵاینەی بچێتەوە بەرەی خەڵک و بێتە بەرگەریکارێکی سەرسەختی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆیە دڵنیاتان دەکەینەوە یەکێتیەکەتان بەردەوام دەبیت، یەکێتیەکەتان سەرەڕای ئەوەی کە بەرزی و نزمی زۆری بینیوە بەڵام دایمەن پشت ئەستور بە ئێوە و دڵسۆزی و پەرۆشی ئێوە هەستایتەوە و دڵنیاشتان دەکەینەوە لە قۆناغی داهاتوو بە بەرنامەوە بە پشتیوانی ئێوە هەمومان هاوکاری یەک بین و پشتیوانی یەک بین و تەبایی و یەكڕیزی و گیانی لەبوردەیی بکەینە بنەمای کارکردنمان سەرکەوتوو دەبین. چۆن لە ڕابردوودا شانازی بە مێژووەکەمان دەکەین کە مێژوویەکی پڕ لە سەروەریە ئینشاڵڵا بۆ ئێستا بۆ داهاتووش و بە تایبەتی بۆ گەنجەکانمان کە ئێستا زۆر چاویان لەسەر یەکێتی نیشتمانی کوردستانە. بۆیە تاکید دەکەمەوە ئێمە ئەمانەتێکی گەورەمان لەسەر شانە، خوێنی شەهیدەکانمان تێکۆشەرەکانمان ڕۆژ نییە ئێمە یادی تێکۆشەرێکمان نەکەینەوە. بۆیە گەورەترین و پیرۆزترین حزب کە حزبی شەهیدانە یەکێتی نیشتمانی کوردستانە ئەوە گەورەترین سەروەریە بۆ ئێمە کە بتوانین بیپارێزین و گەشەی پێ بدەین و بکەینە جێی ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستان. من دیسانەوە بۆ کەسوکاری شەهید فەقێ هەواڵان و هاوسەنگەرانی دڵنیاتان دەکەینەوە و تەکید دەکەینەوە گیانی تەبایی و یەكڕیزی و لێبوردەیی دەکەینە هەوێنی کاری ئیستا و داهاتوومان و بە هەموو توانایشمانەوە تێدەکۆشین کە بتوانین خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین.